خراوی مرسیای کە ڕێکخراوێکی خێرخوازیە دوایەوەی کە بیسمان پێویستیەک هەیە لێرە لە ڕێی دکتۆر ئاریانەوە کە پێوتین پێویستیەک هەیە لێرە بۆ چەند ئامێرێکی ئۆکسسیژن کۆنسنتریتر لای خۆمانەوە کەمپینێکمان ڕاگەیان لە پیجی خۆمان لە فەیسبوک لە مرسیای بە خۆشحاڵیەوە خەڵکێکی زۆر هاتن بەدەم کەمپینەکەەوە و لە ئێستا توانیمان چەند جیهازێک دابین بکەین کە نرخی هەریەکێکیان لە نزیکی نزیکی $1000 ئەمریکیایە و هەفتەی ئایندەش احتیمال هەیە بتوانین دیسانەوە ئامێرێکی دیکە دابین بکەین بەڵام لەبەر پێویستیەکە بە ئەم ئامێرانە ئەمڕۆ بە پەلە هێنامانە ئێرە تەسلیمیان بکەین و انشاءالله لە هەفتەی ئایندەشە ئێمە ئامێرێکی دیکەشیان بۆ دابینەکەین. خراوی مرسیای کە ڕێکخراوێکی خێرخوازیە دوایەوەی کە بیسمان پێویستیەک هەیە لێرە لە ڕێی دکتۆر ئاریانەوە کە پێوتین پێویستیەک هەیە لێرە بۆ چەند ئامێرێکی ئۆکسسیژن کۆنسنتریتر لای خۆمانەوە کەمپینێکمان ڕاگەیان لە پیجی خۆمان لە فەیسبوک لە مرسیای بە خۆشحاڵیەوە خەڵکێکی زۆر هاتن بەدەم کەمپینەکەەوە و لە ئێستا توانیمان چەند جیهازێک دابین بکەین کە نرخی هەریەکێکیان لە نزیکی نزیکی $1000 ئەمریکیایە و هەفتەی ئایندەش احتیمال هەیە بتوانین دیسانەوە ئامێرێکی دیکە دابین بکەین بەڵام لەبەر پێویستیەکە بە ئەم ئامێرانە ئەمڕۆ بە پەلە هێنامانە ئێرە تەسلیمیان بکەین و انشاءالله لە هەفتەی ئایندەشە ئێمە ئامێرێکی دیکەشیان بۆ دابینەکەین.